گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان لە 19 تیرمەی ساڵی 2012 بە شێوەیەکی فەرمی یەکەمین هەنگاوی ڕاگەاندنی شۆڕەشیان هەڵێنا و سەرەتای شۆڕش لە کۆبانیەوە دەستی پێکرد. لە سەرەتادا سەرەڕای ئەو هەموو زۆڵموستەمەی ڕابردوو کە ڕژیم بەرامبەر بە کوردان ئەنجامی دەدا، بەڵام کورد داوای لە ڕژیم کرد کە خوێن نەڕژێەوە بە شێوەیەکی ئاشتیانە لە ناوچە کوردیەکان بکشێنەوە. سووری شێست و سسیا و ور بە هەردەم پارتیا بەعس لەسەر دەسەڵاتداریە بوو و هەمتش خستو بوو دەستێ خۆ. ورێ نەدەدا تو محالەفەتێک چێ بێ بدەهێنرێوێدە. یعنی وەک حتا وسا دەهات بنافکردن دەزاگۆنên وڵات دژی هاتبوو نیفساندن پارتیەک bi tenê ew partiya بەعس e ew partiya gel û welat û dewletê. Yani ji bilî wê tune. تروسکی ئازادی کۆبانەی لە کاتێکی نزیکدا بەرەو سەرجەم ناوچەکانی تری ڕۆژئاوای کوردستان وەکو عەفرین، دەربەسیە، عامودێ، گرکێلک، تلتەمر و چل ئاغا بڵاو بووەوە. دەوڵەتی داگیرکەری تورک هەل لە سەرەتای شۆڕشی ڕۆژئاوای کوردستانەوە شۆڕش و هەستانەوەی گەلی کوردی بە مەترسیەکی گەورە بۆ خۆی دەبینی، بۆیە هەمە چەشنە هەوڵەکانی خۆی بۆ هێرشکردن سەر کوردان و تێکدانی شۆڕشی ڕۆژئاوا خستە گەڕ. سەرەتا بە چاواشەکاری و درۆ ویستی ئاراستەی ڕای گشتی و گەلی کورد بە لاڕێدا ببات و بانگەشەی ئەوەی بڵاو دەکردەوە کە شۆڕشی ڕۆژئاوا بە پاڵپشتی ڕژیمی ئەسەد دروست بووە و قازانجی ڕژیمی ئەسەدی تێدایە کە ئەم پیلانەی سەری نەگرت ئەم جارایان پشتگیریەکانی بە گروپە چەکدارەکانی سووریا زیاد کرد و لە ناویاندا ئاراستەی چەتەکانی داعش و بەرەی نووسرەی گۆڕی و ڕوویانی لە ڕۆژئاوای کوردستان کرد. بەم هۆیشەوە زۆربەی گروپە چەتەکان دەستیان لە شەڕکردن لەگەڵ ڕژیمی ئەسەد بەردا و ڕوویان لە ناوچە کوردیەکان کرد. لە مانگی 11 ساڵی 2012 تەنها 3 مانگ دوای ڕاگەاندنی شۆڕش لە ڕۆژئاوای کوردستان دەوڵەتی تورک خۆی پێڕانەگیرا و ڕووی چەتەکانی لە شاری سەرێکانی کرد. چەتەکانی سوپای ئازادی سووریا لەگەڵ هێرشەکانیاندا نەیان شاردەوە کە پاڵپشتی لە تورکیا وەردەگرن و بنکە و فەرمانگەکانیان لە دیلۆک، هاتای و ئیستانبول دامەزراون. دوا بەدوای هێرشی بەرفراوانی چەتەکان بۆ سەر سەرێکانی سوپای ڕژیمی سووریا لە شارەکە چووە دەرەوە. پاشان بۆ ماوەی 2 ڕۆژ بە بەردەوامی شارەکە بە چڕی تۆپباران و بۆمباران دەکرا، بۆیە زۆربەی دانیشتوانی شارەکەیان بەجێهێشت.
ئەنجومەنی گەلی سەرەکانی بۆ ئەوەی گەل بگەڕێنێتەوە شارەکە و سوپای ئازادیش لە شارەکە دوور بخاتەوە، خۆپێشاندانێکی فراوانیان لە 19 مژداردا ڕێکخست. سوپای ئازاد هێرشی شارەکەی کردەوە و ئاڵای دەستەی باڵای کوردیان سووتان. سەرۆکی ئەنجومەنی گەلی ئەو کات عابد خەلیلیش لە ئەنجامی هێرشەکەدا شەهید بوو. لە دژی هەوڵەکانی ئەنجومەنی گەلی سەرێکانی ئەندامان و کەسانی سەر بە ئەنجومەنی نیشتمانی کوردی سووریا ئەنە کەسا ئاڵای خۆیان لەگەڵ ئاڵای چەتەکانی بەرەی نووسرە بەرز کردەوە و پشتیوانیان لە چەتەکانی تورکیا کرد. بەڵام لە وەڵامی ئەمەدا ئاڵای ئەنەکەسە لەسەر ناوەندەکانیان لە سەرەکانی لەلایەن چەتەکانی بەرەی نووسراوە هێنرایە خوارەوە و سووتێنران و هەموو ئەندامانیان لە شارەکە هەڵهاتن. لە هەمان کاتیشتا ڕژیم بە تۆپ و فڕۆکە شارەکەی بۆمباران دەکرد. شەربانانی یەپەگە و یەپەژە وەکو یەکەمین ئەزمموی شەڕی ناوشار لە دژی چەتەکان لە سەرەکانیدا بەرخۆدانێکی مێژووی و چارەنووسازیان دەست پێ کرد و لە ڕۆژی هەفتەی مانگی 6 ساڵی 2013 توانیان بە تەواوەتی شاری سەرەکانی لە چەتەکانی بەرەی نووسرە و سوپای ئازادی سەر بە تورکیا ڕزگار بکەن. سرێک عنی وەختێ دنەڕێن سرێک عنی ملەتێوێ خەڵکێوێ عەرەبێوێ کوردێوێ چەچان و مەسیحیێوێنا تەفدە فاجئینێ بڤێ ڕەوشەهانێ دەبینن باژار ji دوو va grupana va grupê arte va grupê مسلحنا گوکدار باسبوون êçekdar گوکدار باسبوون ji dû wan bajar tevde ekonomî xerab bû dikan xerab bû mebanî xerab bûn alem tevde koçber bûn. دشمن ما دوست ما هر کسی زانی کو شریکی وی آخر ذات ملت وی سر وی آخر جیان که هم جنا که هیچ یک دنه هیچ یک داری و رلوی داری تا کریم باشه. دەوڵەتی تورک شەڕی ڕژیمی ئەسەدی ڕاگرت و ڕۆی هەموو چەتەکانی خۆی لە دەستکەوتەکانی کوردان لە ڕۆژاوای کوردستان کرد. دوا بە دوای سەرەکانی لە 15 مانگی 9 ساڵی 2014 ڕۆی چەتەکانی داعشی کردە سەر کانتۆنی کۆبانێ. ولدای وزیدینا خود دم کلانی کوبانی حسری چاوی دای کنم دیرو قرنی کتگن آواز روز چوکالو پیرانه ویل منیم حسری چاوی زارو کامکی چمی فراد کلانی کوبانی دهرکم آخل منی ویل منی ویل منی ویل منی ویل منی منی دای
هەنبەر ئەم مەترسیە گەورەیە ڕێبەر ئۆجەلان هەڵمەتی سەرداسەری و سەفەربەری بۆ پشتیوانی لە شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان ڕاگەیان دووە بە دوای ئەم بانگەی ڕێبەر ئۆجەلان گەلی کورد لە باکووری کوردستان هەستانە سەرپیان و بە هەزاران کەس ڕوویان لە سنوورەکانی نێوان باکوور و ڕۆژئاوای کوردستان کرد. گەل سنوورە دەستکردەکانیان هەڵوەشاندەوە و لێشاوی خۆڕەشانی گەنجان ڕوویان لە کۆبانی کرد و بەشداری بەرخۆدان بوون. دەوڵەتی تورک بە هێرش بۆ سەر کۆبانەی ویستی کڵپەی شۆڕەشی ڕۆژئاوایی کوردستان لە شوێنی هەڵگرستانیەوە بکوژێنێتەوە و تێکی ببات. بەڵام بانگەوازی سەفەربەری ڕێبەر ئۆجەلان و بەهانە هاتنی ئەم بانگە لە سەرتاسەری کوردستان و جیهانەوە خەون و پیلانەکانی تورکیای تێکدا و شۆڕەشی کوردستانی کردە ماڵی هەموو کوردان و شوێنی هیوا و سەرکەوتنی تێکۆشانی ئازادیخوازی کوردان و گەلانی هەرێمەکە. لە کاتی هێرشی داعش بۆ سەر کۆبانێ تورکیا بە گواستنەوەی تۆپ و تانگ و کەرەستەی سەربازی لە ڕێگەی هێڵی شەمەندەفەرەوە بۆ چەتەکانی داعش بازنەی هێرشەکانیان فراوانتر کردەوە. هەڵگات لەگەڵ هێرش بۆ سەر کۆبانێ داعش 49 ئەندامی باڵێۆزخانەی تورکیا کە لە شاری مووسڵ لە 17 ئەیلولی ساڵی 2014 دەستگیر کردبوون لە گەرەسپی لە ئەنجامی ڕێکەوتنەی لەگەڵ تورکیا ڕادەستیانی کردەوە تاکو ئەو کات داعش هەر دیلێکی دەگرت دەیکوشتیان زیندە بەچاڵی دەکردن. بەڵام ڕادەستکردنەوەی ئەو 49 ئەندامەی باڵێۆزی تورک ئەو ڕاستیەی سەلمان کە تورکیا و داعش بە تەواوەتی ڕێکەوتون لە ئەنجامدانی هێرش بۆ سەر کۆبانێ. سەرۆکوەزیرانی ئەو کاتی تورکیاش داود ئۆغڵو ئەو بازارگەیی نێوان داعش و تورکیای بەسەرکەوتن ناوزەت کرد. مۆراد قەرەیلان فەرماندەی ناوەندی هێزەکانی پاراستنیگەل لەو کاتەدا ئاشکرای کرد کە ئازادکردنی ئەندامانی باڵێۆزخانە لەلایەن داعشەوە هەوڵ و پیلانگێڕیەکە بۆ کەوتنی کۆبانێ. So
سەرەڕای هەموو هێرش و پیلانگیریەکان کۆبانەی لە پاش 134 ڕۆژ بەرخۆدانیەوە سەرکەوت و هەموو خەون و پیلانەکانی تورکیا جارێکی دیکە ژێر ئاو کەوتن. بەرخۆدانی کۆبانێ بووە دیوارێکی پۆڵاین بۆ مەسۆگەرکردنی دەستکەوتەکانی شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان و هاوکات بووە سەرەتای هەڵۆشانەوەی شیرازەی خەلافەتەکەی داعش و بەوەشەوە ڕانەوەستا و لە مانگی 2019 شەربانان لە دێرەزور مزگەێنی بە تەواوەتی لە ناوبردنی خەلافەتی داعشیان لە دێرەزور بۆ جیهان و ئاشتی خوازان بەخاڵات هێنا. Bazin azadiye Düfürün çiyayın me Mina gülün buhare Düxemlinin ahave Hevalin çeka giran Hildaya seri milan Dümeşin seri çiyan Şervanın azadiye, şerdikinç bu aşitiye, şerdikinç bu eteviye. Hevalin çeka giran, hildaya seri milan, dümeşin seri çiyan. Şervanın azadiye, şerdikinç bu aşitiye, şerdikinç bu eteviye. يعني قف بقف أفيك أم فيري بيبون يعني هر شي قاس الشهر جرام بسبيل بوسا يريش جرام بسبيل يعني مسافة كي 35 كيلومتر يعني دوري نافندا باجار كوبانية ودوي كده يعني هم قال دوي كده هركز دوي يقول أوي تبديجيريا فقط إنسان قد كوباني ده جيان بكرن بالشرط ومرجع وجيان كرن براستي هم بريا جن هم بريا جواني وان هم بريا اختياري وان لغوري ظروف جو كتبون تيدا جياني كفدا هنا آفاكرن لغوندا هاتكو آفاكرن باجار دا هاتكو آفاكرن بي كهربا ماين باندور وانت كر الترناتيف دا هنا آفاكرن بي آف ماين الترناتيف دا هنا آفاكرن اف جي پارچه کی برخودانیه یعنی اف جواک نچاری افراندنی خوبخاندنی کردو شش بها 2015 کوبانی رزگار بود ساعت سکیم دهده حالا شر گرمه گرمه دبلابتن و میدانه دبلابتن بره بنده گووند گریادم مدم امبر نادن و دیلانه امبر نادن و گوونده دیرو کوان رمه رمه دبلابتن و میدانه دبلابتن بره بنده لروج آوا شری گرمه امبر نادن و دیلانه امبر نادن و گوونده لسلام سری بن خطه لسلین گیرین هیبت بە درێژایی 8 ساڵ شەڕ و ئاڵۆزی لە سووریا یەک لەو شوێنانەی کە گەلی کورد بێناوبەر تێیدا لە بەرخۆدانێکی بەشکۆدا بووە گەڕەکی شێخ مەقسوودی حەلەب بووە کە هێرشی چێتەکانی سەر بە تورکیا لە ساڵی 2012 دەستی پێکرد و لە ساڵی 2013 دا بەرفراوان و چەرتر بوونەوە کە لە ساڵی 2016 دا ئەو هێرشانە گەیشتنە ئاستی هەرە دژواری خۆیان.
بر کومه چاته بیشتر سه ما چور بنا ملورن ریش بوجار ما شیخ مقصود دیکن لە بەرامبەر سەرجەم ئەو هێرشانە گەلی شەخ مەحسوود بەرخۆدانێکی بێوێنەیان کرد و سەرەتا لە دژی هێرشەکانی ڕژیمی ئەسەد دەستیان بە بەرخۆدان کرد و پاشان لە دژی چەتەکانی تورکیاش بەرخۆدانی بە بەرزترین ئاسی خۆی بەردەوامی کرد. لە ساڵی 2016دا لە چوار لاوە چەتەکان هێرشی شێخ مەقسوودیان کرد لە بەرامبەر ئەم هێرشەشدا گەل گەڕەکەکەیان چۆڵ نەکرد. سەرەڕایگرتنی هەر چوارلای شارەکە لەلایەن چەتەکانەوە بەڵام گەل پێداگەری کرد لەسەر بەرخۆدانی هاکو سەرکەوتن بەسەر هێرشەکانی چەتەکاندا. لە ئەنجامی بەرخۆدانی گەل و شەربانانی یەپەگە و یەپەژە لە ساڵی 2016 لە حەلەب گەڕەکی شێخ مەقسوود ئەشرەفیە و 15 گەڕەکی تر لە دەستی چەتەکان ڕزگار کرا و بۆ سەرجەمگەلانی شارەکە لە ڕووی سەربازی و خۆبەرەوبەریەوە وە نمونەی ئەزمونێکی سەرکەوتوو. هاوتەریب لەگەڵ سەرکەوتنە سەربازیەکان ڕۆژاوای کوردستان لە سەرجەم بوارەکانی دیکەشدا ڕۆژ لە دوای ڕۆژ ڕووی لە گەشە سەندن کرد. ڕادەیە کە ئەزموونی خۆبەرەوبەری دیموکراتیک و جیهانبینی نەتەوەی دیموکراتیک بە خێراییکی زۆر لەلایەن سەرجەمگەلان و پێکهاتەکانەوە لە هەمبێز گیرا و سەرتاسەری دەبەرەکانی ڕۆژئاوا بە ئاراستەی هەرێمەکانی دیکەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریای تەنی و کەشەنەیسەن. پرشنگی ئەم ئازادیەش لە شۆڕەشی 19 تیرمەوە دەستی پێکرد و بە ڕۆڵی کارایی ژنان توانی لە هەموو بوارەکاندا سەرکەوتن بەدەست بێنێت. ژنانی کورد بناغی سەرەکی شۆڕەشیان دامەزران ئەو میراتەی کە لە سەردەمی نیۆلۆتیکەوە تاکو ئەمڕۆ پێیان دراوە لە کولتور و کۆمەلگادا ڕەنگی داوەتەوە. ژنان لە پاڵ خەباتی سیاسی، کۆمەڵاتی، ئابووری و سەربازی لە بواری کولتوری و هونەریشدا پێشەنگیان نوان. ژنان هەموو جوانی خۆیان تێکەڵ بە سیمای شۆڕەش کرد و وایان کرد سەرجەم چاواکانی جیهان لەسەر شۆڕەشی ڕۆژاوایی کوردستان بێت. لە هەمان کاتیشدا لەگەڵ شۆڕەش ژنان دەستیان بە خۆڕەخستنکردنی خۆ کرد. دەوڵەتی تورک کە لە ماوەی 7 ساڵی شۆڕەشی ڕۆژاوای کوردستاندا بەردەوام بە ڕێگەی گروپە چەتەکانیەوە هێرش بە دوای هێرشی دەکردە سەر دەستکەوتەکانی ڕۆژئاوا و پەیتاپەیدا شکستی دەهێنا، ئیدی ڕاستەوخۆ هێزی سەربازی خۆی جوڵاند و بە هەموو تەکنیکێکی پێشکەوتووی ناتۆ لەگەڵ زیاتر لە 30,000 چەتەی خۆی لە هەڵکۆتی 21 ساڵی 2018 هێرشی درەندانەی فراوانیان بۆ سەرتەواوی ناوچەکانی عەفرین دەست پێ کرد. دەوڵەتی تورک بە سەرکەشی ئەردۆغان بۆ ئەوەی وڵاتانی جیهان لە هەمبەر هێرش و درەندەیەکانیدا لە دژی عەفرین بێدەنگ بکات، کەیسی پەنابەران و بوونی بە هەزاران چەتەی داعش و تیرۆریستی لە خاکی تورکیا وەکو هەڕەشەیەک لە هەمبەر ئەوروپادا بەکارهێنا. لەلایەکی دریشەوە بەڕادەستکردنی غوتەی ڕۆژهەڵاتی دیمەشق بە ڕژیمی ئەسەد ڕزایەتی رووسیا و ئێرانیشی بۆ هێرش بۆ سەر عەفرین بەدەستهێنا. ئەو هێرشە بەبێ گوێدانە یاساکانی مافی مرۆڤ و پاراستنی پێوانە مرۆڤایەتیەکان، خڕکردن و کۆمەڵکوژکردنی منداڵ، ژن، گەنج، کەسانی بەساڵاچوو و هەروەها لە ناوبردنی ژینگە و وێرانکردنی شوێنەوارە دێرینەکانی عەفرینی گرتەوە. شەروانان و گەلی عەفرین لە 58 ڕۆژان بە شێوەیەکی سەردەمیانە لە دژی هێرشە دەڕەندەکانی دەوڵەتی تورک و چەتەکانیان بەرخۆدانیان کرد.
دەوڵەتی تورک چەتەکانی داعش و ئەلقاعیدەی کە لە شوێنە جیاجەکانی سووریا کۆ کردبووەوە ڕوویانی لە عەفرین کرد و هاوکات بە هێزی ئاسمانی و زەوینیەوە پشتیوانیانی لێکرد. هێرشەکان بە ئاسێک چڕ و پڕ بوون کە تەنها لە ڕۆژێکدا زیاتر لە 50 جار فڕۆکە جەنگیەکانی تورکیا هێرشی گەلی عەفرین و شەربانیان کرد و بە چڕی تۆپخانەکان شار و گوندەکانیان تۆباران دەکرد. هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەر عەفرین چەندین ئامانج و لێکەوتەی هەبوو کە سەرەکیترینیان بریتین بوون لە گۆڕینی دیموگرافیای عەفرین و بەتاڵکردنی لە خەڵکە ڕەسەنەکەی بە شێوەیە کە بەر لە داگیرکردنی عەفرین ڕێژەی کوردان لە سەدا 90 عەفرینی پێک دەهێنا، بەڵام پاش داگیرکردنی لە سەدا 15 تا لە سەدا 20 کورد لە عەفرینمان. تێکدانی سیستمی خۆبەرەوبەری دیموکراتیک و پێکەوە ژیانی گەلان کە لەسەر فکر و ڕامانی ڕێبەر ئۆجەلان دامەزرا بوو.
شەهیدبوونی زیاتر لە 500 هاوڵاتی سڤیل و برینداربوونی زیاتر لە 1000 کەس، ڕەفاندنی 3000 کەس و دەستدرێژیکردنە سەر بە سەدان ژن، ئاوارەبوونی زیاتر لە 200,000 کەس لەسەر زێدی خۆیان و ڕووکردنیان لە ناوچەکانی کانتۆنی شەهبا و ناوچەی شێراوە. زۆربەی گۆڕستانەکانی عەفرین لەلایەن چەتەکانی دەوڵەتی تورکەوە وێران کراون، شوێنەوارە دێرینەکانیش خاپوور بوون کە بەشێکیان مێژوەکەی بۆ 10,000 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. گۆڕینی ناوی ناوچە و گوند و دام و دەستگاکان بۆ ناوی تورکی و پەروەردەدان لە قوتابخانەکان بە زمانی تورکی بەهۆی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەر عەفرین 68 قوتابخانە وێران و زۆربەی سەرچاوە ئاویەکانیش خاپوور کران. لەگەڵ دەستپێکردنی هێرشەکان دزینی سەرجەممەڕ و ماڵاتی هاوڵاتیان و بەرهەمە کشتتوکاڵیەکانی عەفرین لەلایەن چەتەکانەوە دەستی پێکرد، بەرهەمی کشتتوکاڵی 8,000 هێکتار بە تاڵان برا. وێرانکردنی شوێنەوارە ئاینیەکان وەک مزگەوت، مەزاری عەلەویەکان، مەزاری ئێزدیەکان، کەنیسەکان و 3 شوێن کە ناویان لە نێولیستی یونسکۆدایە لەلایەن دەوڵەتی تورک و چەتەکانیەوە خاپوور کران. بە سەدان هێکتار داری زەیتون لە عەفرین بڕانەوە و بەرهەمەکانیان بە تاڵان بران و فرۆشرانە دەوڵەتانی ئەوروپی. هوا حال هوا ام دست اردوغانم که بهارن ما مالی خواهیش مالی خواهیش در کرد ام دست قذیفه ما گی تعمل کری تیبون ما تعمل کری ما برچیبون تعمل کری 25 عائله دوی اوی دانه ادنا خوش در ما گی تعمل کری بس هم خود دستی خوا نکن ایوانو هوا حال هوا نکاف طفلکو ارهابیه هوا خیسکو ارهابیه کالو پیر ارهابی نه يعني والله بس ام داش چه رافين هوتن ام داس اردوغان رافين هوتن معنی کس نزی خشکی ما نبه و ناموسی ما جی نبه و در نبه اما ام زعفرین خو برنودن امتم بندوما شعبما ريكو عفرينا امهرنا عفرينا خال وان شاء الله امهرن دي حفظنا بدرين وما المشكله حتى ما في مطعم ملكري مطعم راجعين
يعني أم كي بفتلن ودي كار راجعين كراجعين سەرەڕای ئەو برینە قوڵەی کە لەسەر جەستەی عەفرین و عەفرینیەکان هەیە بەڵام ئیرادەی پۆڵاینی گەلی عەفرین چۆکی دانەدا و لە هەرێمی شەهبا لە ناو کەمپی بەرخۆدان و سەردەمدا درێژەیان بە بەرخۆدانیدا و لە دژی خۆڕادەستکردن و داگیرکەری دەوڵەتی تورک و چەتەکانی وێڕای دژواری و نالەباری ژیان بەڵام پێداگرن لەسەر ڕێبازی ئاڤێستا و ئارینەکان بە تا ڕزگاری تەواوی عەفرین لە ژێرچنگی داگیرکەران ئامادە نین بگەڕێنەوە ژێر داگیرکەری تورکیا و چەتەکانی. وامي روك ببيجي امي بفتلن عفرينا خو عفرينا رنگين ام عفرينا رنگين ام برنودن بجورك ام برنودن وبلا بازان به اي دجمن بيچاتنا بلا زانبن ام برنودن عفرين عفرينا مايه عفرين املتي كرد ما خوندوي هرو ما كدوي ام در نوكابن بجورك ام در نوكابن وحرب بوستك عرضي خو ام بالدنيا يجينودن امي برخدونيه بكن امي برخدونيه بكن حتى دوي امي برخدونيه بكن